دیارە بەرهەمهێنانی فلم لە هەر جۆر و لە هەر شێوازێک بێ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتیش ئەگەر بتوانێت لەڕێی پەروەردەکانەوە بەڕێوەبەراتی گشتی گەرمیان لە ئێستاە یەکەمین فستیڤالی کورتە فلم کە چەندین فیلمی تایبەتی تیایە نمایشەکرێت فستیڤالەکە بۆ یەکەمین ساڵە بەڕێواچێت و دیارە چەندین کەس و پسپۆر لە بواری سینەما و شارەزاتیایە لە نێو فستیڤالەکە بەشدار. البته ئەنجامدانی فستیڤالی کورتە فیلم لە ناوەندەکانی خوێندن لە سنووری پەروەردەی گەرمیان کارێکی باشە و وەک دەستپێکێک ئەتوانم بڵێم کارێکی ئەزممویە و گرنگە ئەمە لە چوارچێوەی پرۆسی خوێندن و پەروەردە و فێرکردن لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە جێبەجێ بکرێ وەکو دەستپێکێک لە گەرمیان کە ئەم کارە کراوە جێگەی دڵخۆشیە جێگەی ئومێدە هەرچەند بێکەم و کوڕی و ڕخنەش نییە و لە ڕووی بەرهەمەکانیشەوە تا ڕادێک ئەتوانین بڵێن بەرهەمەکان هەمووی کاری پەروەردەیی نەبوون دیارە ڕخنەی ئەوەمان هەیە بەڵام بەگشتی وەکو هەنگاوێکی چاک وەکو ئەزمموونێک بۆ ئەوەی پرۆسی کاری فیلمسازی لە ناوەندەکانی خوێندنەوە لە ناو گەنجانمان و لە ناو خوێندکارانمان ئاشنا بکەین کارێکە ئەتوانم بڵێم لە ١٨ کاری فستیڤالەکە سەرکەوتووە و ئومێدیش ئەەکەم ئەم کارە یەکەمین کار و دوهامین کار نەبێ ساڵەکانی داهاتوو کە ئەم ساڵ قوتابخانەیەکی ناحکومی سپۆنسەری کردووە بە سپاسەوە جێگەی پێزانینە ئەکرێ ئەمە لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی حکوومەتی هەرێم کاری زیاتری بۆ بکرێ وەک چۆن ئەزانین ئەمڕۆ سینەماوە کاری فیلمسازی بۆتە کارێکە ئەتوانین تەواوی دنیای پێ ئاشنا بکەین. ئەمە یەکەمین فستیڤالی کورتەفیلمی پەروەردەییە کە بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی گەرمیان بەڕێوەبەرێتی چالاکی هونەری پەروەردەی کەلات هەستاوە پێی دیارە بە سپۆنسەری قوتابخانەی وانۆ ئەمڕۆ کارەکە ئەنجام درا پێش 2 مانگ ئاگداری بۆ هەموو قوتابخانە و باخچەکان نێردراوە بۆ ئامادەکاری بۆ سازدانی دروستکردنی فیلم دە فیلم ئەمڕۆ نمایش دەکرێت دیارە 12 بۆ 13 فیلم بەشدار بوو هاتنە پێشبڕکێکەوە بەڵام لەبەرەوەی ئەو سیانە مستەوەیان لە پەروەردەیان نەبوو ڕەپسکران ئەم دەیان کە ئەمڕۆ نمایش کراوە هەرچەنە لە ڕووی کوالیتیوە لە تمۆحی ئێمەی هونەرمەندانە ڕەنگە نەبێ لە ڕووی کوالیتی و لە ڕووی کارکردن و لە ڕووی ناوەڕۆک و لە ڕوویەوە بەڵام وەکو هاندانێک بۆ مامۆستایانی هونەر وەکو هاندانێک بۆ مامۆستایە بۆ قوتابیان بۆ خوێندکارانی بەشدار بوو بۆ کتەرە بەشداربووەکان کارێکی گرنگە کارێکی دروستە کە چەند ساڵە لە کەلاراشتیوە فستیڤالی وە فیلمی مناڵان نەکراوە.